بینەرانی عزیز لە هەرکوێکن سڵاوی ئەمەتان لێبێ و ئەم کاتتان باش. خۆشحاڵم کە ئەمڕۆژ بە ئێوەی ئازیز شاد دەبمەوە بۆ پێشکەشکردنی پرۆگرامی ئێوارەی سلێمانی. بۆم ئێوارەیە میوانێکی زۆر تایبەتمان لەلایە کە ئەویش خات و پەروین محەممەدە کە ناسراوە بە پەروێنی بەرنامەی زەنگ. ئەمڕۆ قسە و باسەکەین لەسەر ئەزمموی کارە هونەرەکانی ئەو خاتونە. خات و پەروین بەخێربەی. زۆر سپاس بۆ تۆ پەشێوخان بۆ ئەم بانگێشکردنە بەڕاستی زۆر خۆشحاڵە کردم و زۆر سپاسی ئەو ستافە جواناکەم لە پشتی کامێرەوانێ دەستخۆشیان لێکەم و هیوام سەرکەوتنتانە. زۆر سپاس. ئێمە زۆر خۆشحاڵین کە ئەمڕۆ بەڕێستان لای ئێمە میوانن وەکو خانمێکی شانۆکار هەموو خانمێکی هونەرمەند گفت و گوۆیەکی میدیاکاران ئاکەین لەگەڵ یەکتریان. خات و پەروین پێم خۆشە بزانم باسێکی ئەزمموی یەکەم ئەزمموی کاری هونەری خۆتم بۆ بکەی بزانم بە حکمەوەی لە چەندین کاری شانۆ یا بەشداریت کردووە لە کاری درامی بەشداریت کردووە لە بەرنامەی تەلەڤیزیۆنی بەشداریت کردووە بزانم یەکەم ئەزمموی کاری هونەری تۆ بۆ کەی ئەگەڕێتەوە چ کارێک بووە؟ من ساڵەکانی هەشتاونۆ شانۆگەریەکمان کرد لە هۆڵی فارابی بە ناونیشانی بلوێرەکەی وەیسە شوان. من لە بلوێرەکەی وەیسە شوانەوە کە دەستم کرد بە کاری شانۆ و شت. من دەوری ژنێکی پیرمە بینی شوانێکی هەبوو ناوی وەیسە بوو شوانەکەی. من پیرێژنێک بووم لێیە. ئیتر بەردەوام ئەو لە دوای ئەوە لەدایکبوونی نوێ ئەوی شانۆگەریەک بوو کە بورهان حاجی لەگەڵمانە بوو مدیری تەلەڤیزیۆنی گەلی کوردستان لێرە ڕێز و حرمەتم هەیە بووی ئەو شانۆگەریەمان کرد. ئیتر لە دوای ئەوە بەختیا کوردیم بینی ڕۆژێ وتی زۆر پێم خۆشە بیتە بەرنامەی زەنگەوانێ و کارمان لەگەڵ بکەین. دوای ئەو باسی و ئەزممونەتەکەین کە زیاتر خات و پەروین بەو ئەزممونەی زیاتر ناسراوە. بەڵام پێم خۆشە بزانم بیرۆکەی ئەو کارە لای تۆ چۆن بوو؟ یعنی چۆن بوو بڕیاری ئەوەدا تۆ بە حکمەوەی لە سێکتەرێکی تری کارکردنە تۆ کار ئەەکەی کاری هونەری کاری دووهەمتە. پێم خۆش بزانم چۆن بوو بڕیاری ئەوەدا؟ ینی بڕیارێکی لە پێشینە بوو یاخود حەز و خولیایەکی مناڵی بوو لە لای تۆ گەڵاڵە بوو کە ببی بە هونەرمەند ببی بە شانۆکار؟ بەڵێ من حەز و خولیای مناڵیم بوو کە حەزم لە شانۆگەری بوو. سەردەمانی ئێمە لە کۆبوونەوەی دایک و باوکانە لە مەکتەب شانۆگەری و شتمان پێشکەشی ئەو خەڵکا کردکە هاو دانیشت. یەکێ لەو شانۆکارانە من بووم. من بە مناڵی لە پۆلی دوی ئیبتیداییەوە هەتا ئێستا خولیام شانۆ بوو لەو سەرچاوێشەوە هینی هەڵاوە ئەو کارە بکەین. بەڵێ لە مناڵیمەوە. پێم خۆشە باسی ئەزمموی بەرنامەی زەنگمان بۆ بکەی کە ساڵانی نەوەکان ئێوە چەند زنجیرەیەکتان لەو بەرنمەیە پەخش کرد و بزانم بیرۆکەی ئەوەی کە تۆ بچیتە ناو ئەو پرۆگرامە چۆن بوو بڕیارتدا لەگەڵ ئەو ستافەیە لەو سەردەمەیە بەشداری بکەی. پێم وابێ ئەگەر هەڵەش نەبم ئەرتاکە ئافرەت بووی لەو گروپەیە کە کاری نواندنت ئەکرد. بەڵێ پێش من ئافرەتی تری تیا بووە وەک بێگەرد خان و وەک گوڵاڵە خان و ئەمانی تیا بووە بەس وەکو من بەردەوام نەبوون. ئیتر من کە چوومە بەرنامەی زەنگەوانێ من ڕێچکەم شکان بۆ ئافرەت لەگەڵ ڕێزما بۆ هونەرمەندە گەورەکان. من باسی تەمەنی خۆمەکەم. من یەکەم ئافرەت بووم لە بەرنامەی زەنگا ڕۆژێک کاک بەختیار کوردیم بینی لێرەوە ڕێز و حرمەتم هەیە بۆی ئێستا لە سویدا وتی حەزەکەم بیتە ئەو بەرنامەیەوانێ و کارمان لەگەڵا بکەیت تۆم شتانە. منیش بە خۆشحاڵیەوە ڕازی بووم. ئیتر چوومە ئەو بەرنامەیەوانێ و لە ساڵەکانی نەوەتەکانەوە لەگەڵیان نابووم هەتا ئەو کاتی بەرنامەی زەنگ کۆتایی هاتووە من هەر لەگەڵیان نابووم و تەنیا ئافرەتیش بووم. زۆر باشە. چەند زنجیرەتان لێ پەخش کرد؟ زۆر بوو. بەڕاستی من هێستا لە بیرم نییە. پامی پشت ئەو پرۆگرامە چی بوو؟ زیاتر خەڵکەکە بە ئێستاشەوە زیاتر وا ئەبین کە پەیامەکەی کۆمیدیە. پێم خۆش خۆ زیاتر باسی ئەو بکەی کە بۆچی ڕێگەی کۆمیدیتان هەڵبژارد؟ وەڵایی ئێمە هەموو بوارەکانی تیا بوو چ کۆمەڵایەتی چ کۆمیدی. ئیتر بەڕاستی هەموو شتێکی تیا بووە یعنی ئەوە نەبێ هەر کۆمیدیا بێ. ستافەکەتان چەند کەس بوون؟ چۆن بوون ئاوا کۆبوونەوە؟ وەڵاهی با لێرەوە چاوی یەکە بەیەکان ماچکەم پێش هەموو شتێ بەختیا کوردی مامۆستا مەهدی سامان ئالان یوسف سۆران ئێمە ئەمانە هەموو ستافێ بووین نەریمان
ئەمانە مستافێ بووین و بەیەکەوە کۆبووینەوانێ وەکو خوشک و برا بەڕاستی یعنی خێزان بووین نەک خوشک و براش ئەمەە ڕێز و حرمەت هەبوو لە بینمانە زۆر زۆر بەڕێز بوون هەمویان لێرەوە چای یەکە بە یەکیان ماچەکەم فەرمی خان بەتەمانی ناوە ئەو هاوڕێیانەتان ئیشێکی نوێ کۆ ببنەوە ئەو بەرنامەیە تازە بکەنەوە هیچ بیرۆکەیەکی واتان لانیە ئەخود بەتوانم بڵم بە ناوێکی ترەوە پرۆگرامێکی تر بکەن لەسەر هەمان ڕێچکە تازە جارێکی تر باوەڕ ناکەم خەڵک دانیشێت بە دیار بەرنامەی زەنگەوانێ و بەرنامەی ترەوانێ چونکە ئەوە سەردەمێک بوو گوزەشت ئێستا بە بۆنەی ئینتەرنێتەوانێ و بە بۆنەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە کەس دانانیشێ بە دیار فلیم و شتی کۆنەوانێ بەڵام سپاس بۆ خۆی ئێمە کارێکی وامان کردو ئێستاش خەڵک حەزەکە لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە یوتیوب هەمووی ڕایە کێشە و سیرێکات ینی قەت کۆ نابێ سپاس بۆ خۆیمەکەتان بڵێ شتی زۆر خۆشمان کردو بەڕاستی ئیتر خۆ من ئاخیر فلیمیشم لەگە سالەیە بوو حەمەداما و ئەوە فلیمێکی زۆر خۆش و بەقۆت بوو زۆر باش ئەو دوای باسی ئەزمموی ئەو کاری بەڵێ نواندن تەکەین لە فیلما پێما خۆشە بزین لە چەند فیلمان بەشدار بووی باسی کورسێکی کارکردنم بۆ بکە لەو سەردەماوەکو ئافرەتێک ئەو کورسیانە ئەو ڕخنە و ئەو شتانە چی بوون کە زیاتر هاتە بەردەمی ئێوە ڕێگری بوو لە بەردەمی تۆک و ئافرەتێک لەو سەردەمایە بە حکمی ئەوەی هەم لە ڕووی تەکنیکیەوە هەم لە ڕووی هەموو شتێکە ئەو کاتە ئەمە لە هەموو ڕووەکانەوە هەژار بووین لەو سەردەمایە پێم خۆشە بزانم تۆ چۆن بوو کارکردن لەو سەردەمایە کورسیەکانی چی بوو؟ زۆر سپاس بۆ پرسیارە و بەڕاستی ئەو پرسیارە و جێخۆیەتی وەڵامدانەوەی بم من ئافرەت بووم بەڵام هەرچی عیرفان لەو بەرنمەیە بە منێوت لە دەرەوە پیانەوتمەوە ئێستا عیرفان کە پێوتم پەرە دەمەوەرە ڕێک خەڵک لە سەر جادەکە پیانەوتیتەوە یعنی بڕوا و هەبێ ئەم منم ڕەخنەلی گیراوە ئەم منم یعنی نەڕووخاوم شکر هەتا ئێستا بووم بۆ پەروینەیەکی ئێستا خەڵک ڕێزم لێگرێ و یعنی من لە دەوامێکە کارەکەم خەڵک بە تایبەتی بانگ مەکاتە دەرەوە ئەڵە بێ زەحمە با ڕسمێ بگرین وەلو منەوە نەجوان نیم بەڵام ئیتر هوەرەکەم جوانی کردووە خەڵک زۆر زۆر بەڕێزەوە سیر مەکات زۆر خۆشحاڵم یعنی بڵم چی یعنی پەشیمان نیم زۆر باشە ئەی خێزانەکەت پەروین خان چۆن بوو بیرکردنەوەیان چوار دەورت هاوڕێ کە سوکار چۆن بوو ئەنی چۆن چیان پێ ئەوتی بوون و لەو سەردەمای کارکردن بۆ ئافرەت کورس بوو بە حکومەوەی تۆ لەو کارەیەکە کۆمیدیش بوو هەنێ قسەی تیا بوو هەنێ مەشهەدی تیا بوو کە کورس بوو بۆ ئەو سەردەما چۆن بوو چیان ئەوت خێزانەکە چۆن بوو وڵای خێزانەکەم هەمویان پشگیرم بوون یعنی خوانێ بڕە 5 برام هەیە 3 خوشکم هەیە لەخوای گەورە بە زیابێ هەمویان پشگیرم بوون و هەمووشیان بەڕێزن و بەڕێزی شۆ سەیری ئیشەکەیان کردوم ئێستاش زۆر خۆشحاڵن کە خەڵک پیانەڵێ تۆ برا و خوشکی یعنی ئەگە برایەکەم ببینن یا خوشکێکم بڵێن تۆ پەروینی بەرنامەی زن خوشکتە یا براتە یعنی پیان خۆشە بەڕاستی شانازی پێوەکەن سوپاس بخوا لە ناو ئایلەیەکی هونەردۆستە پەروەردە بووم زۆر باشە هیچ کەسێک لە خێزانەکەت پێشتر کاری هونەری کردو بەڵێ کێ بووە حەزەکەین باسیکەی بزانێت وەڵاهی گۆرانی بێژێکە زۆر زۆر کۆنە و لەوانەیە خەڵکی زۆر حەز لە سەوتی بکە ئاواتی ئامەقەرەز پورزامە من خاڵۆزای ئەوم بە حکومێ ئەم دوو مناڵە جوانە شت هێناوە لەگەڵ خۆتە بزانم مناڵەکانت هیچیان ڕێچکەی تۆیان گرتووە حەز ئەەکەیت لەسەر ڕێچکەی تۆ بەردەوام بن لە کاری هونەری کە ئەڵێن کاری هونەری خۆ دەزانی دنیایەکی فراوانە مەجنیا لە کاری نواندنا بێت پێت خۆشیت لە مناڵەکانت ئەو ڕێچکەی تۆ بگرنە بەر زۆر پێشم خۆشە خۆزگار هەمویان ڕێچکەی منیان بگرتایەتە بەر بەڵام هونەر لەسەرێکی شۆ زەرەری لێیاوم یعنی لە ژیان دوای خستم بەڕاستی یعنی هونەر نەبووە هینی بژێوی ژیانی من بەڵام پێشم خۆشە کاکە هێ من چاوەکانی ماچەکەم ڕێچکەی خۆمی گرتووە دادەهاژە ئاینان شت کچی خۆمە ڕێچکەی منیان گرتووە هەروەها زاوایەکیشم هەیە مێردی هاژەخانە ئەویش هەر ڕێچکەی هونەری گرتوۆتە بەر ڕاگەاندنیشی تاو کردووە ئێوە هەر بە خێزانی تربەڵێتان ناو لە ناو هونەر و کایی ڕاگەاندنە ئیش بکەن زۆر زۆر سپاس چاوەکەمی
ئەی هاوسەرەکەت فەرمی خان ئەویش یەکەم ئەو هەر پێی خۆش بوو لە یەکەم شانۆگەری لەگەڵ ما بوو زۆر باشە دەورێ بینی زۆر باشە ئەویش هونەرمەندەوە بەڵێ هونەرمەندیشە هونەردۆستیشە زۆر باشە شتێ باشترە بەڕێزی زۆر سپاس سڵامان هەیە منیش لێرەوە چاوەکانی ماچەکەم لەبەرەوەی وەکو بەعزە پیاەک نەبووە هەم دڵپیسکە هەم ڕێگەم لێ بگرێ لێرە ڕێز و حرمەتم هەیە بۆی زۆر ڕاستە چونکە خێزان کەوتت خێزان بەتایبەت هاوسەرەکان مەرجەوە زانی زۆر خۆشحاڵیە کە بۆ هاوسەرەکان پشتگیری یەکتری بکەن لە هەر بوارێکا بێ زۆر باشە هیوادارم هەر کەسێک کە نەک لە بواری ڕاگەیاندن و بواری هونەریانی هەرینێکی تر بێ کارێکی تر بێ پشتگیری خێزانەکان بکەن چەند گرنگە پیا و پشتگیری هاوسەرەکەی بک بۆ ژنەکەی ئەو نوش گرنگەکە ئافرەتیش پشتگیری پیاوەکەی بکە من لێرەوە زۆر سپاسێکم چونکە ئەگەر ئەو نەبووایە من ئەو پەروینەی ئێستا نابووم بەڕاستی هیوادارم هەموو پیاوێک وەک پیاوەکەی من ڕێگە بۆ ژنەکەی خۆش بکات بەڵام لە بواری شتی چاکە بەڕاستی ئەوەی من پشتگیرم بوو یعنی ئەگەر ئەو نەبووە لەوانێ من ێستا نەمتوانیان پەروینە بم بەدڵنیایەوە هیوای تەمەندرێژی بۆ خوازی خۆمانەڵی ئینشەڵا پیر و خەڕۆ بن لەگەڵ زۆر سپاس بەڕێزی جوانەکانتانە زۆر سپاس پەروین خان پێم خۆشە باسێکی کاری شانۆیەکاتمان شانۆیەکانت بکەیت کە بە حکمی لە چەند کارێکی شانۆی یا بەشداریت کردووە باسێکیمان بۆ بکەیت ڕۆڵەکان چی بۆ بینیوتن لە کام کاری شانۆیان زیاتر چۆنەڵی ڕۆچوتە ناو کارەکە و زیاتر حەزت بە ڕۆڵ بینین بۆتیایە من لە بلوێرەکەی وەیسە شوانە پیرێژنێک بووم شوانێکی هەبوو ئیتر لە دەرگای ماڵەکانیە هاو بۆ نان بۆ لای من لە دایکبوونی نوێشە ئافرەتێکی گەنج بووم کە مێردەکەی لەبەر چاوی چەنەها کەس عیدامەکرێت ئافرەتێکی گەنج بووم تەنیا ئافرەتیش بووم کە لەناو ئەو ستافەیە یعنی هەر هەمووی پیاو بوو 25 کەس بووین بەس منیان ئافرەتیا بوو عینە شت بلێرەکەی وەیسە شوان هەر منی ئافرەتیا بووم لە بەرنامەی زەنگ هەر منی ئافرەتیا بووم سپاس ستایش بۆ خوای گەورە ئەوە یەک ئێستا ماوم ئەکەستا پێت بڵم پەروین تاقانە لەم کارەکانە تاقانە بوویتە وەڵا لەمە دەوام پێوەترێ لەش ساغ بە هیوادارم بەردەوام بێ پەروین خان باست کرد ئەو ڕۆڵانەی کە گێڕاوتە زیاتر هەست دەکەم نەهامەتیەکانی ئافرەتن نیشانداوە چۆن بۆ ئەو ڕۆڵانت بەرجەستە کرد و حەزت کردووە زیاتر ئەو ڕۆڵانە وەربگری کە زیاتر نەهامەتیەکانی ئافرەتان پیشانە بە حکمی ئەوەی کە خۆت ئافرەت بووی لە وەسەتەکەیا بووی کەسیشمان بێبەرینین بۆ نمونە لە نەهامەتیەکانی ژیان ئەگەر بە هەر شێوەیەک بێ شتێک هەر بەسەر ئافرەتێکار هاتووە زیاتر حەزت کردووە لەو ڕێگەیەوە زیاتر پەیامی مرۆڤ دۆستانە و پەیامی ئافرەتانە بگەیەنیت ئەوە بەدەست ئێمە نییە بەدەست دەرهێنەرەکەیە دەرهێنەرەکە هەرچی بۆ دابنێت و لە تۆ بوەشێتەوە بۆ هەیە ئەو ڕۆڵە ببینیت ئیتر منیش کاتێککە ئەوان و توانە تۆ ئەتوانی ئەو ڕۆڵە ببینی منیش بە خۆشحاڵیەوە واتە ینی زیاتر جەختە لەسەر ئەوە نەکردوێتەوە بۆ نمونە نەهامەتیەکانی ئافرەت بۆ نمونەوە بێت من حەزێکم بەو ڕۆڵەیە کە نەهامەتەکانی ئافرەت پیشان بەیان تۆ هەر حەزت کرد بۆ نمونە ڕۆڵ بگێری ئیتر ڕۆڵەکە هەرچێک بوو بێ بەلای تۆ گرنگ نەبووە نەخە گرنگ نەبووە هەز ڕۆڵێک بووە بینیومە و هەر ڕۆڵێکیش بێت حەز ینی زانی ئامادەم ئێستاش ئەبیتیایە وەڵا بەدڵنیاییەوە زیاتر ئەوەی من ینی بینی بێتم هەمیشە دەوری کەسێکیان پێیاوی کە زیاتر لە تەمەنی خۆت گەورەترە ئەی ناز ئەو هۆکارە بۆچی ئەگەڕێنیتەوە زیاتر ئەو دەورت لێ جوان بووە ئەوەیان حەزی خۆم بووە ئەویان حەزی خۆم بووە کە دەوری پیری هەڵبژێرم زۆر حەزەکەم دەوری خەڵکی بە ساڵات و بە تەمەن حەزەکەم ئەو دەورانە بێنمە پێشچای خەڵک خۆم حەزم لێ هۆکار چیانی بۆچی بۆ نمونە زیاتر حەزەکەی ئەو دەوران دایمە سەر و پێچ بەستە و جلی کوردی و لە چێکی سپێی بەسەرتا و هەڵبەتە خۆم لەو ڕۆڵا بینیوەتەوە بۆیە خەڵک ینی چۆن خەڵک زۆر پێخۆش بۆ ئەوە دەستخۆشیشم لێ کراوە بڵێ زۆر باشە ئێستاش من کاتی تەمسیلی سەیاری ئەمەی هین بووکی ژێر دەواری ڕەش خەڵک پێم مەڵێ تۆ ئەو ژنەیت یعنی وام لە خۆم کردووە خەڵک پێم مەڵێ تۆ ئەو ژنە یعنی دایکی سەیاری بەس لێرەوە بڵاوێکەمەوە زۆر دڵنیا بن کە من دایکی سەیاری نیم من ئەو کاتە زۆر مناڵ بووم لە یەکی ئیبتیدایی بووم کە شاجوە ئەو هینەکراوە ئەو تەمسیلی بووکی ژێر دەواری ڕەش من زۆر بچووک بووم ئەو ژنە زۆر پیریشە
سەلواتی لە ژیانیشان نەما بێ یعنی ئەو نازانم کاتە خۆی ئەو خاتونە خۆی بەتەمەن بووە کە دەورەکەی بینیوە داواتی وەکو من بوو بێ ئێستا منیش لە دەورێکە نەنکی عیرفانم بەڵام ئێستا ئەم پەروینم و ئەو کاتە زەو نەنکی عیرفان بووم کەعیلواتی ئەوی زۆکو من بوو بێت ئەو کاتە من نە بە خزمەتی گەشتم و نە ئەشزانم چێیە ڕێز و حرمەتیشم هەیە بۆی باشە خاتو پەرم پێم خۆشە بزانم پەیوەندیتان پەیوەندی کۆمەڵایەتیتان لەگەڵ ئەکتەرەکانی ترا چۆنە بەتایبەت خانمەکان ئەنی چۆنن پەیوەندیتان چۆنە لەگەڵ خاتونانی تر ئەوانی کە ئەکتەرن وەڵاهی لەگەڵ زۆریانە هاوڕێم چاوی یەکە بێکیان ماچەکەمانەشی کە ئەینای ناسم ڕێز و حرمەتم هەیە بۆیان و هیوام سەرکەوتنیانە وەڵاهی هەتا حەدێ من هەمویانم خۆشەوێت جا هەر کەسێ لە بواری هونەراکارکە ئەوە دڵنیا بە زۆر شیرینە لە لای من هەر ئەو ئافرەتانی تۆ ئەیناسی و من ئەیناسم و ئەوەی نەیناسم لێرەوە چایان ماچەکەم و دەستی ماندووبوونیانە گوشم زۆر باشە خاتو پەروین پێم خۆشە باسی یادگارێکی خۆشمان بۆ بکەی بە حکمی ئەوەی تۆ ساڵانێکی زۆرە تەمەنێکت بردو دەستە لە ناوکاری هونەریە حتمما یادگاری خۆش و ناخۆشیش هەیە شتێکی ناخۆش بێ خۆش بێ خۆت حەز بکەی کە لە هیزر و بیر و هۆشتی خۆت ئاما بێ هەمیشە بیری لێ بکەیتەوە یاخۆت شتێ بێک سەر ئەوەت بیر بکەوێتەوە یان هەنێک کاتەیە خۆمان شتێکمان بیرەکەوێتەوە لە ناخی خۆمانە پێکەنین ئەم بزێک ئەمانگرێ شتێکم بۆ باس بکەی حەزەکەم حکومی تۆ زیاتر کاری کۆمیدیشت کردووە حتمما پشتی کامێرای کۆمیدیش زیاتر شتی کۆمیدی زیاتر ڕوئەیە شتێکمان بۆ باس بکەی وەڵا سەفەرێکیان کاریکاتێرێکمان کرد ڕەمەزان بوو بە ڕۆژوو بووین مانجەڵ لە شفتەمان کرد کە بیبین لەوێ ڕۆژەکەمانی پێشکێنین هاوڕێ بە ڕەحمەت بێ کوڕە قەڵەوەکە ئەها کوڕێکی قەڵەومان لەگەڵا بوو ئیتر ئێسەگەر خەڵک گوێی لەم قسەی من بێ ئەیناسێتەوە ئیتر وتمان هاوڕێی گیان دەستکاری ئەم شفتەیە نەکەی دامان ناوە هەمومان ڕۆژوی پێشکێنین و کارمەندان هەمویان بە ڕۆژوو بوون کاڕۆشتین وەڵا سیرەکەین کاتی بانگی ئێوارە هاوتم ئەو شفتێ بێنن بە لێرا بەدار گەرمی کەینەوە شتانە سێکەین هاوڕێ بە ڕەحمەت بە هیچی تیانە هێشتە بوو ئیتر لێە هەمومان بەنانی وشکی هەمووشی بۆ ڕۆژوو بوو تر هیچیش نەما ئیترەوە کاتە شتێکی زۆر ناخۆش بوو بەڕاستی جارێکیشیان هینە هەیە چوپێ هەیە لە دووکان تەختەکە نازام چی پێڵێن ئەم تەختەیە هاوڕێ ماشەڵڵا 200 کیلۆ بوو بێ ئیتر دەوری هەبوو کە بچێتە سەر ئەو بەلەمە ئیتر وتمان هاوڕێ بچۆرە سەر ئەو بەلەمە و دەور هەیە کە بگاتە لای من وەڵا هەر ئەوەنە هاوڕێت چووە سەر چوپەکە چوپە خەریب و نوقم ببێ هاوڕێ بخنکێ ئیتر هەرچەندمان کرد بە هەمومان هەوڵمانە هین ڕزگارکەین هاوڕێ ڕزگارکەین ئەوە شتێکی زۆر بەلام و زۆر پێکەنی ناوی بوو لە ژیانە نەماوە زۆر ئەکتەری تریش هەیە لێرەوە ڕێز و حرمەتم هەیە بۆیان کاکە ڕزگاری مزەمیت کە ئێستا باوکی بینەر و باوانە باوان دکتۆرە بینەریش ئەکتەرە ئەوەش لە بەرنامەی زەنگا بوو لێرەوە ڕێز و حرمەتم هەیە بۆی کاکە ڕزگار لەگەڵمانە بوو ئەویش خۆشەویستیمان بۆ هەموو ئەکتەرەکان هەیە بەڕاستی لەو سەردەمە ئیشێکی زۆر جوانیان ئەکرد بینەر داعانیش بە دیاریانەوە بە حکومی تەلەڤیزیۆنەکان کەم بوون بەرنامەکان کەم بوون زیاتر خەڵک چاوی لەسەر چەند ئیشێ بوو بۆیە زیاتر لە بیر و هیچی خەڵک هاتە ئێستا ماوەتەوە بەڵێ پەروین خان ئەڵێن دەنگیشە خۆشە وەڵا بڵم چیەوە زەبێەوە حکوم بن ئەگەر توای کۆپلێکمان پێشکەش بکەی حەزت زیاتر لە دەنگی چ گۆرانی بێژەکە وەڵا من گوێ لە هەموو گۆرانی بێژێکە گرم کوردی زیاتر فەرقی نییە هەمووی جۆگرم جۆگرم زۆر باشە جاوەڵا بەدڵی خۆت ئەگەر توانی ئەگەر ناشتوانی زۆر ئاساییە بەس خۆ دوعادەتیان تە کۆپلێک گۆرانیت بۆڵێ وابوو ئەم شەو بارم ناڕێکە هەدڵم مەستیەک پێکە لە شیلەی لێوەکانە هێدی هێدی بۆم تێکە خدا خدا ڕەحمێ بکای بە حاڵم خدا خدا هەتە کوکەی بناڵم
خۆش بێ زۆر سوپاس چۆنە بیری لەو نەکردێتەوە گۆرانی بڵێ هەڵا حەزم لێنێ حەز لێنە بەس گوێگری زیاتر بەس گوێگیرم هەرەوەڵا عادەتەن هونەرمەندەکان زۆربەی زۆریان دەنگیان خۆشە بەڵام زیاتر لە کاتی ئەکسەرێتی ئەکتەرەکانمان سۆتیان خۆشە بۆچی گەڕێنیتەوە پەرویخان بۆ کاتی پڕۆڤە و ئەو شتانە ئەژبێ دەرەوەڵا ئەوە ئێمە زیاتر لە شانۆگەریە ڕاضە مەسرەحیەکەین ئیتر هی تۆنی سەوت و ئەم شتانە هەمووی کە ئەو تەمریناکەیت ئیتر عازە بۆ مشتێ بۆ شان و بۆ گۆرانی پەرویخان بەشداریشت کردووە لە کۆمەڵێک فیلمە پێم خۆشە باسیکی ئەو فیلمانشمان بۆ بکەی ڕۆڵەکانتان چۆن بوو وەڵا فیلمی حەمەداما و ئەوە کاک عیرفان دەرهێنەرە لەوانەیە خۆتان بینی بێتان سێرتان کردبێ هەروە بێتەوان تە فیلمێکی کەشە وەڵا لە زۆر فیلمە ئێستا لە بیرم نیە لەسەر خەیاڵ نیم ئەبێ بمبورن مەشغوڵەتی ژیان وای لێ کردووی بەخوا هیچ شتێک لە بیر نەماوە لە کام ڕۆڵی ئەو فیلمانە زۆر ڕازی بووی لە خۆت بیرۆکەی ئەوە چۆن بوو لە کاری درامیەوە خۆت بگوازیتەوە بۆ نێو فیلم کارێکی قورس نەبوو بۆ تۆ لە کاری شانۆیە بۆ دراما لە دراماوە بۆ فیلم شانۆ و دراما و کاریکاتۆری و ئەمانە هەمووی ڕێچکێکن مەڕبوتن بە یەکەوە تە زیاتر خۆت لەوە نەبەستێتەوە مەسەن بڵێ من ئەکتەرێکی شانۆیم ئەکتەرێکی درامیم حەزەکەی لە هەموو وارەکانە بەڵێ حەزەکەم لە هەموو بارێکی هۆنەریا کار بکەم پەروین خانە چ کارێکە پەشیمانی حەزت کردبێ بە شەڵە ئەم کارم نەکردە خۆمان ئەزانین لە هەنێک کاتەیە ئیشەکەکەی بەڵام دوایڵی خۆزگە ئەو کارم نەکردە لەو کارە بەشداریم نەکردە لە نازناوم نازناوەکەت بەڵێ بەڵام نازناوەکەت خۆ لە خۆتە نەناوە ینی بۆچی ئەخر یعنی پەشیمانم لەبەر ئەگەر من ئێستا ئەو کارم نەکردایە لەوانەیە شتێکی تر بوومەیە بەڕاستی ئەچیتە هەر شوێنێکەوە هەڵڵا ناوی زلودەی وێران پەروینی بەرنامی زەنگ 30 ساڵ خزمەت 30 ساڵ ئەزمون سیرەکەی هەتا ئێستا بستێ خاکم نییە خانوویەکەم نییە بەڕاستی ئەمانە ناخۆشە زۆربەی هونەرمەندەکان وەنیە زۆر ناخۆشە یەکەم یانی نەبووە بە هونەر یانی خۆیان بۆ هونەر تەرخان نەکردووە بەڵێ هیچ کەس لە ئەکتەرەکان پیشەی هونەر نەبووە بە بژێوی ژیانیان هەمومان هەر هەموو هونەرمەندان بەنای هەموو هونەرمەندانەوە قساکەم بەڕاستی ئێمە هەموو دواخراوین لەو وڵاتانە ئەوەنە ڕێز لە هونەرمەند دەگرن نەبێتەوانێ ئەوە تا ئێمە من هەتا ئێستش کرێچیم ئەمە هونەرمەند ئایا ئیتر من چ دڵێ بە هونەرمەند خۆشکەم یعنی بۆچی هونەرمەند وای لێ هاتووە هیچ کەسێ ڕێز و احترامی نازانێت لەبەرەوە زۆر پەشیمانم کە هونەرم بەداخەوە نابێ بیرۆکەکەت ئاوابێ بەڵام زۆر کەسی تریژەیە بە شێوازی توێ بەڵام قەت لە هونەری لە هونەربوون و هونەرمەندبوونی خۆی پەشیمان نەبووتەوە نەبێ نێشتەیە ببێت ئەوەی کە سارد بیتەوە وەڵی سارد نیم بەس یعنی زۆر ناخۆشە تۆ خەڵک ئێستا بە شتێکی کەسێتەکە ئێستا باوەڕ ناکەم خەڵک بزانێ کە من کرێچیم لەوانەیە سە بڵێن شازی سیارەی پێ شازی خانووی هەیە بەڵام بڕوا بکە لە هەر هەمووی بێبەشم لە خان و لە سیارە بەداخەوە کە هونەر لە وڵاتی ئێمە ینی بەو چاوە سیر ناکرێت کە ینی پێویستە کە هونەرمەند بە چاوێکی زۆر گەورەت کە ئێمە شانازی پێوە بکەین بەتەکید وانە زۆر ڕاستە تر ئیشەڵا ئەوەش چارەسەر ئەبێ ئیشەڵڵا هونەرمەندان ڕێزی تایبەتیانەیە خۆشەویستە نامە وڵاتێکە هونەر بەشێکی گرنگی کولتوری ئەو وڵاتەیە بەڵێ تر خۆ دەزانێ مەژن هامەتێکی زۆر هاتووە بەسەر کووردا بەسەر ئەم هەرێمەیە بەڵێ هیوادارم سارد نەبیتەوە پەروین خان ئیشەڵا سارد نابڵێ بەس لە ناخیشەوە بریناری زۆر ڕاستە هەر کەسێکمان لە ئێمە لە بوارێکی ترا کار بکەین بەشی خۆی هەرگیلەی هەیە بڵێ بەشی خۆی هەرداخ لە دڵە بەڵام ئیتر لەگەڵ ئەوەش هەر بەردەوام ئەبین ئیشەڵا بەپێی کاتوینیش ئەو شانە چارەسەرەکرێ بەرە هونەرمەندیش قابلی هەموو شتێکی باشە ئێوەش بە حکمی ساڵانێکە لەو کایە بەشدارن و ئیشەکەن دیارە ئێوە زیاتر قابلی هەموو شتێکی باشترن ئیشەڵا زۆر سپاس پەروین خان پێم خۆشە بزانم نوێترین کارت چییە بەچێوە مەشغوڵی ئێستا وەڵا کارێکم کرد لە ڕەمەزانە کورتە فیلمێک بوو نووسین و دەرێنانی خۆم بوو
بە ناوی ویژدانەوە فلیمێکیشم بەدەستەوەیە لێرەوە داوا لە سپۆنسەرەکەم سپۆنسەرم بۆ پیا ببێ ئیشەڵڵا بە ناوی عەشقێکی پاکەوە نووسین و دەرێنانی خۆمە زۆر باشە واتەکان بەڵێ دەستی نووسینیشت هەیە بەڵێ ئەرەوڵای تر مەجبورین زۆر کارمانگەری تر پێویستە ئێمە شت بنووسین زۆر باشە ئیتر ئیشەڵڵا گەرە و فلیمە سپۆنسەرم بۆ پیا ببێ و ئەکتەری باشیشمان هەیە لەو فلیمە مناڵەکانی خۆت لەو کارا بەشداری پێ بکەیت حتمما دوانسیانێکیان لەو کارا بەشدارە بن ئیشەڵڵا بەزی تر سپۆنسەرە نەبێ ناتوانیت زۆر ڕاستە تۆ ئەم خەڵکە هەمووی ماندووەکەی عەزیەتیانەی یعنی تر هەتاکەی خۆبەخشی وەڕاستی من چەند ئەکتەرم هەیە هەمووی خۆبەخشیشەکە بەڵام لێرەوە سوپاسیانەکەم چاویان ماچەکەم کە ئاوا لە دوورەوە هاتوون و لەگەڵ منە بە خۆبەخشی کارەکەن من خۆمیشدانم قوبڵ ناکات ئەوان هەر لە بەیانی هەتا ئێوارە بێن لەبەرەوە هەتا و لەبەرەوە سەرمایە تەسویر لەگەڵ منا بکەن و ماندووبوونیان نێمێ پێم ناخۆشە لێرەوە لەم بەرنامەی تۆوانێ داوا لەو هاوڵاتیان ناکەم کە هاوکاریمان بکەن سپۆنسەرمان بن بۆ ئەو فلیمە جوانە چونکە فلیمەکەی من کللتوری کوردی ئەگەڕێنێتەوە سەردەمی ئێستا یعنی سیرەکەی گەنجی ئێستا ئەم ڕۆژنێنێ بەیانی تەلاقیات ئەوەی من کێشەکەی لەسەر ئەوەیە ئەنجایی هێنەمەی خەمە بەردەمیان ئەڵەم سەیری عەشقی ئەو کاتە چەند پاک بووە چەند تەسحی بۆیاوە بۆچی کوڕی ئێستا بە ئاسانی کچەکەشی بەردەستەکەوێت ڕێزی نازانێت یعنی بۆچی هەر ئەوەنە دوو جار لەگەڵ یا چووە دەرەوە سەری سێم جاری لە مەحکەمە تەلاقەیە ئیشەڵا ئەو دیاردەیەش نامێنێ ئەوەی من زۆر بازەوە دیاردەیە ئاکات زۆر باشە پەروین خان من شتێکی ئەو تۆم نەماوە حەزەکەم ئەگەر شتێک هەبێت خۆت باسیکەی ئاماژەی پێ بکەی شتێک من هەر خۆشی نەبێ بۆ ئێوە هیچ شتێکم نەماوە من سپاس دەکەم بۆ ئەم بەنگەشکردە چاوی یەکە بە یەکەتان ماچەکەم ڕێز و حرمەتم هەیە بۆتان هیوام سەرکەوتنتانە هیوادارم ئێوەش پشتگوێ نەخرێن ئێوەش ئیشتان بۆ بکرێت بەڕاستی کەناڵێکی جوانن هیوام سەرکەوتنتانە زۆر سپاس دەکەین پەروین خانگەن زۆر سپاس کە ئەمڕۆ لەلای ئێمە میوان بووی تو سپاس بۆ دەرفەتەی بە ئێمە و بەخشی هیوادارم سات نەبیتەوە و بەردەوام بی لە کارەکانت دەمە درێژی بۆ خۆت و بۆ مناڵەکانیشی هیوادارم بەردەوام بن و ئیشەڵڵا لەو کاری کە ئاماژەشە بەیە ئیشەڵڵا سەرکەوتۆبی و ئەیبینی ئیشەڵڵا بە ئیزنی خوا زۆر سپاس چاوەکەم بۆم دەرفەتە مەمنونم زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ خاتوو پەروین محەممەد کە بەڕێزیان هونەرمەندن ئەمڕۆ لێرە لای ئێمە میوان بوون قسە باسمان کە لەسەر ئەزمموی کارە هونەریەکانی خاتوو پەروین تا بەرنمەیەکی تر هەر شاد بن خواتان لە